خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایانی وانەبێژی سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقا ئەمڕۆ چوونە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی کەرکووک داوا دەکەن بڕیاری دامەزراندنیان بۆ دەربچێت و بکرێن بە هەمیشەیی. ئێمەش وەک ئەم عالەمە تەثبیت بین، هەموو وزارەکان تەثبیت بوون، حەق بۆ ئێمەیە، یەکەم جارە بێ بۆ ئێمەیان بکردایە، بەس ئێمەش واز ناهێنین لە حەقی خۆمان. من 7 ساڵە بە ئیمساڵەوە ئینشاڵڵا بچینە 2023 ئەبێتە 7 ساڵ. هیچ نییە ئێمەش ئەمانەوە حەقی خۆمان وەک ویزارەکانی بکە. داواکاری سەرەکی ئێمە بکرین بە میلاکی ڕسمی وەکو هەموو موچەخۆرانی بەغا. ئێمە زۆر بمان من خۆم ئەمە 7 ساڵمە، ئەم ساڵ بڕۆ 7 ساڵەوانە بێژم، یعنی یەک ساڵێکە ئێمە موچەی 400,000 وەرەگری کە بووینە عەقدی 350. یعنی معقوڵ نییە خەڵکیش هەیە کە لە بنەوە کراوە بەبێ ئەوەی یەک ڕۆژ دەوامی کردبێت. معقوڵە ئەم وانەبێژی ئێمە کە بەخۆبەخش کردومانە لە پێشتاو نەگیرێ ئەوانەی تر بە بەلاش بێن لە پڕێکا ببنە ڕسمی. عەرەب وتێکی جوانی هەیە کە ئەیلێ وفي للمعلم تبجيلا كاد المعلم أن يكون رسولا. باشا أم رسولية لجيرة وبيه بجيو بخريه براويز بخريه فبوي أمانوي كاريكي جديد كان بو كارا بوي بتوانين إيمش بأسودين نوم الله من الله مجين إما ثمن ما تيبر يعني صح حقيقهم شل صال مخان بدأت تايبتهم حكمة بيشي ويد دستور هي قانون هي يعني باش كراوة بلا بشي من أفوتيت شو لبروي حزبيني كاري حزبينا كم ملانيو نبو حزب سوك إما دين لم شارع حزب ئێمەی فوتان خاصم بە تایبەت کورد ڕۆژانە کوردی هاناکرێ ڕۆژانە کورد دەربەدەرەکرێ ڕۆژانە بە هەموو شێوەیەک تەعاملی ناخۆشمان لەگەڵاکەڵ بەڵام ئێمە ئۆقرەمان گرتووە لەم شارە ماوین ئەگەوا بڕۆ کورد لەم شارە زۆر کەمەکە بەرە هەولێر سلێمانی ڕدەستا. لە کۆی 280,000 مامۆستای وانەبێژ لە عێراق بەشی کەرکووک 17,000 مامۆستای وانەبێژە. نوێنەری وانەبێژانی کەرکووک هۆشداری دەدات لە جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان هەڵوێستی دیکەیان دەبێت. فإحنا نطالب وزارة التربية داوا لە وەزارەتی پەروەردە دەکەین وانەبێژان دابمەزرێنن بە پێی مادەی 23 بێ هیچ مەرجێک و گرێوگۆڵێک. جگەلەوە هیچی دیکە قبول ناکەین. ئەگەر ئەمڕۆ ئەم ژمارە بڕۆنەوە سبەینێ 2 هێندە دێن لەوانەیە ئاژاوەش دروست بێت. ئێمە لە مافی خۆمان سازش ناکەین، هیچ ترسێکیشمان نییە. لە چی بترسین؟ بۆیە لێرەوە لە بەردەم پەروەردەی کەرکووکەوە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەین وەک خۆم و سەرجەم وانەبێژان ئەگەر لە بودجەی 2023 جێگیرمان نەکەن شتی چاوەڕوان نەکرا و ڕوودەدات. ماوەی 2 ساڵە مامۆستایانی وانەبێژ لە عێراق و کەرکووک داوا دەکەن بکرێن بە هەمیشەیی و هاوشەوەی مامۆستایانی دیکە مافیان هەبێت، بەڵام وەک خۆیان دەڵێن لە دەوام و ئەرکدا وەکو مامۆستای هەمیشەیی مامەڵەیان لەگەڵ دەکرێت، بەڵام لە ماف و ئیمتیازاتەکانی دیکە بێبەش کراون. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.